دووەمین ڕۆژی قەدەغەی هاتوچۆیە لە سنووری ئیداری ڕاپەڕین وەکەمیشە زۆرینە لە ناو ماڵەکانیاندان. هێزەمنیەکان چاودێری بازاڕ و شوێنە گشتیەکان دەکەن. هەمووان لەژێر ڕێنمایەکانی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕیندان. قایمقایمی قەزای ڕانیە لەسەر شەقامەکان کارەکانی ڕایی دەکات. بەڕێبەری هاتوچۆی ڕاپەڕین ڕێنمایی پێویست دەدات و ئەو ئۆتۆمبیلانەی ڕێگە پێدراو نین خاوەنەکانیان سزا دەدرێن. دیارە ئێمە لە 19 مانگەوە دوای ئەوەی کە لەسەر فەرمانی وەزارەتی ناوخۆ و ئیدارەی ڕاپەڕین ئێمە کۆبوونەوەیەکمان لە بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و هەردوو قایمقامەتی قەزای ڕانی و سەرجەم لیژنە ئەمنیەکان بە پۆلیس، ئاسایش، برور هەموو هێزەکانی ناوخۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا. ئێمە شەویش سەردانی سەرجەم بازگەکارمان کردووە بە ڕۆژیش ئەوەی کە تێبینی دەکرێت هاوڵاتیان تا ڕادێکی باش پابندن. بەڵام ئێمە وەکو سنووری قەزای ڕانیە گرفتێکمان هەبووە مەسلەی دابشکردنی موچەی هێزەکانی پێشمەرگە. گرفتێکی بۆ ئێمە دروست کردووە قسە لەگەڵ بەڕێز کاک بسفات چاوڕەش و هێزەکانی هەفتاک و وەزارەتی پێشمەرگە کراوە بۆ ئەوەی میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەم جوڵەیەش نەمێنێ، بەڵام بە شێوەیەکی گشتی سۆش هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانەوە. و من لێرەشەوە جارێکی کە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کە ئەو فترەی کە ڕاگەیەندراوە بۆ مانەوان لە ماڵەکاندا پێویستە بمێنەوە. دیارە ئامانج لەمەش بەڕاستی بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیانە و وەمە جارێکی کەش دڵنیای هاوڵاتیانی سنوورەکەمان دەکەینەوە. هەموو ئەو ئیجراعاتانەی کە ئێمە دەیکەین تەنها لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیانی سنوورەکەمانە. ناشمانەوێ ئەوانەی کە لە تعلیمات و ڕێنمایەکەدا هاتوون بەنسبەت فڕن و سەمونخانە و ئەوانەی کە پێداویستی خۆراکیەکانن ئاسایی و ڕێگە پێدراون باقیەکە تا ئەو فترە زەمەنی کە دیاری کراوە داوای لێبوردن لێرە لە هاوڵاتیانی سنووری قەزای ڕانی و ئیدارەی ڕاپەڕین دەکەین کە لەوانەیە ناڕەحەتیە کە بێت کە بڕنانێ دەرەوە. بەڵام بڕاستی ئێمە جارێککە تەکید دەکەینەوە ئێمە ئامانجمان پاراستنی تەندروستی ئەو هاوڵاتیەکانمانە. خۆشبەختانە لە دوم ڕۆژدا زۆر باشترە لە ڕۆژی ڕابردوو و ئەوانی کە ئیجراعاتی یاساییان لەگەڵ کراوە لە ڕۆژێک کەمدا بۆ ڕۆژ دوم کە دووبارەی دەکەنەوە ئیجراعاتەکان لە 300,000 دەست پێ دەکات و لە هەمان کاتە حجزکردنی سارەکەشە. داوا لە هاوڵاتیان خۆشەویست و براشوفێرەکانە دەکەین ئەو پابندی ڕێنماکانی وەزارەتی ناوخۆ بن، پابندی ڕێنماکانی لێژنەی بەنگاریوێنی ڤایرۆسی کۆرۆنا بن لە ماڵەکانی خۆ من بۆی بە سەلامەتی خۆیان و منداڵەکان و سنوورەکەمان. دیارەوەکو بەڕێبەراتی پۆلیسی ڕاپەڕین ئەمڕۆ 2 ڕۆژە وەکو فەرمان و ئەرچی خۆمان جێبەجێ دەکەین. دیارە هەموو ناوشارمان کۆنتڕۆڵ کردو و سەیتەرەکانی خارجی ئەوانەی داخل لە بنەوانەمان هەموو کۆنتڕۆڵ کردو و بە مکەبەرەش و بە سارەکانیش ڕێنمایی دەدەین لە خەڵک کە لە ماڵەکانیان نێنە دەرەوە و کە هاتوچۆ نەکەن و نەچنە سەیران و لەبەرەوەی کە ئەم نەخۆشیە تا ئێستا الحەمدولیلا وشکر منتیقەی ئێمە پارێزراوە بۆی زیاتر بیپارێزین و بۆی خەڵکەمان تووشی مشکلە نەبێ ئینشەڵڵا. ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژی 21 ئازار لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تۆنتر دەکرێن. ئەمساڵ دەبێت هاوڵاتیان لە بری گەشت و سەیران لە ناو ماڵەکانیاندا بمێننەوە. سەرجەمی ڕێکارەکان بۆ پاراستنی تەندروستی دانیشتوانی دەڤەرەکەیە کە تاوەکو ئێستا بەهۆی پابندبوونی هاوڵاتیان و گرتنەبەری ڕێکاری پێویست دەڤەری ڕاپەڕین پارێزراوە و بۆ ڕۆژانی داهاتووش شەقامەکان هەر بەم چەشنە خامۆش دەبن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.